بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. خۆشحاڵم لە بەشی سێمی زنجیرە بەرنامەی دیکۆمنتاری لەسەر بارەگای قەرەداغی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و دواتریش بزوتنەوەی ئیسلامی کوردستان بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. لە بەشی یەکەمی بەرنامەکەمان ئەندازەیەک قسەمان لە سەرەتای دروستکردنی بارەگا و هاتنە منتیقەی قەرەداغ کرد کە چۆن سەرەتایەک دروست و بۆ ئەوەی لێرە پشتیوانیەک دروست بێ بۆ دانانی بارەگایەکی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان. لە بەشی دووەمیش تا ڕادەیەک قسەمان لەسەر بارەگای قوچکەی قەرەداغ کرد، ئەوەی کە ئەکەوێتە نزیک گوندی سۆڵە و بلکانەوە. هەوڵ دەدەین لەم بەشەدا قسە لەسەر باس و بابەتێکی گرنگ بکەین کە کۆتاییەکانی یاخود بەر لەوەی کە ئەنفال لە منتیقەی گەرمیان و قەرەداغ ڕوو بدات ئەم بارەگایە سێ مەفرەزە لە ئێرانەوە یاخود لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێنە ئێرە. مەفرەزەی یەکەم بە سەرکردایەتی خوا لێ خۆشبوو مامۆستا مەلا محەمەد ڕازی کە لە نیسانی ساڵی 1970 تا دێت. مەفرەزەی دووەم لە کۆتاییەکانی حوزەیرانی هەمان ساڵدا بە سەرکردایەتی مامۆستا مەلا مەحموودی ئازادی دەبێت. ئەو سەروبەندەی کە بزوتنەوەی ئیسلامی دروست دەبێت و بزوتنەوەی پەیوەندی نامێنێت. جاری سێم کە مەفرەزەیەکی گەورە و فراوان نزیکەی 100 کەس دەبن لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێن بەڕابەرایەتی مامۆستا مەلا ئیبراهیمی کوڕی مامۆستا مەلا عوسمانی ڕەحمەتی. ئەم مەفرەزانە بەشێکی زۆری ناوچەکانی گەرمیان و قەرەداغ دەگەڕێن. هەروەکو لە بەشی پێشووی بەرنامەکەش داوتم ئەم شوێنە کە ئێستا بارەگای قوچکەی بزوتنەوەی پەیوەندی و بزوتنەوەی ئیسلامی کوردستانە وەکو شوێنێکی گرنگ بۆ پەیوەندیکردن بە گەرمیان و هەروەها پەیوەندی تەنزیمی و ڕێخستنەکان بۆ ناو شاری سێمانی بەکار هاتووە. ئێمە هەوڵ دەدەین لە بەشی سێمی بەرنامەکەماندا قسە لەسەر لایەنی سەربازی ناوچەکە بکەین. کاک سەعەد قارەمانی، تۆ ئەو کاتانەی کە ئەم بارەگای قوچکەی یا منتیقەی سۆڵەی قەرەداغ بوو بەرپرسی عسکەری ئەو هێزە بووی، پێم وابێ هێزەکەش سەرەتا وەکو هێزی قەرەداغ باسکراوە، دوای ئێوە ناوەکەیتان کردووە بە هێزی فاروق. یعنی لە ڕووی سەربازیەوە ئەم منتیقەیە ئەم ناوچەیە بڵێن بۆ ئێوە گرنگی چی بوو وەکو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان؟ سەرەتا دەستخۆشی لە جەنابتان دەکەین بۆ ئەو بەرنامەی کە پێشکەشێکن بەتایبەتی جەنابەت کاگەرم کە ئەو مێژووی ڕابطەی ئیسلامی کە مێژوویەکی زۆر پرشانازیە بۆ مسلمانانی کوردستان بەگشتی و گەلی کورد بەتایبەتی، چونکە لەسەر لە مکاتەدا هەموو هێزە ئەسکەریەکان لە ساحەی کوردستان هەبن و جوودیان نەبوو، پارتی بوو، یەکێتی بوو، سۆشیالیست بوو، شوعی بوو، هەموو شتێکە بوو، بەڵام تەنیا هێزێکی ئیسلامی نەبوو. ئێمە شەو کاتە ئەو فەراغەمان پڕ کردەوە بۆ ئەوەی کە هێزێکی ئیسلامیش هەبێ بەرگری لە خاک و نیشتمان دینەکەی بکە. ئەم ناوچەیە کاتینە ئێرە ئێمە سەرەتا لێرە نەبووین. ئێمە سەرەتا کە مامۆستا ڕازی ئەوان خوالیان خۆش بێڕەوی کە هاتن لە 25 چوارە گەشتنە ئێرە جەولەکی بەناو قەلاخە جەولیان کرد لە پشتی قامیشانم قەرێکی چواری ساڵی چەند 87 لە پشتی قامیشانەوە لەوێ قەرێکمان بەکاتی هەبوو لێ خەڵکی دەکان ویان تێگەیان بوون دیارەتیان گیان بوون وا بڵێن کە ئێمە هێزێکی تایبەتین، کیمیاوی تایبەتمان بۆیە، ساروخی تایبەتمان بۆیە، نزیکی دەکان نەبین. لەبەرەوە هاتین شوێنێک پیاکەین، شوێنێک نەبوو کە پەنامان بن و پیاکەین ترا ئالێرانە بێ ئەوش بە هیمەتی کاک مەلا کەریمی کانی هەنجیر کە لێرە ئەمە شوێن هەواری ئەوان بۆ هەواری هاوینە هاتن ئێرە ئاژەڵدار بوون ئالێرە ئەمانەوە دوی ئێمە ڕۆشتنەوە وتی وەرە شوێنەکەی ئێمە هاتین ئێرە ئەم قەڕەماندانە. ئەم قەڕە سنتەرە بۆ شارە زۆر، بۆ قەراغ، بۆ گەرمیان، بۆ دەرمەنی خان، بۆ مەنتەقەی بازانیش لێرەوە. لەبەرەوە ئەم شوێنێکی نزیکشە لە حکومەتەوە کاتە حکومەت بەرەو ئەوە ئەچووکە بەرەو ناوچە ئازادکراوەکان بێ هجوم بێنێ، ئێرەش نزیکە لە زەڕایانەوە لە مەنتەقەی حکومەتەوە. لەبەرەوە ئەم شوێنەمان پێ باش بوو کە لێرەم خەرجی عەسکەری دانین بۆ ئەو کارە. بەڵێ کەواتە ئێوە کە لە ئەوەی کە ئەی زانین یا زانیاری هەیە لە نیسانی 1970 ئەم بارەگایەتان داناوە، وابزانم تۆ ڕۆژمێرێکت هەیە ئەکرێ بڵێم بارەگای قوچکەی منتیقەی سۆڵەی قەرەداغ لە ڕۆژمێرەکەی
کەمال ئەشرەف ناسراوە سعەت قارەمانیدا چیتیان نووسراوە بەداخەوە ئەو کاتانێمە دیارە ئەوەی کە ئەو ئیشێکی ئەمانکرد تەنها بۆ خۆی گەورە بوو زۆر گرنگیمە بە مێژوونەوەدا بەش هەڵەیەکی خۆمان بووە بەڵام هەندێک شتم لەم فکرانە چوو کە من ساڵی 1970 پێم بوو ئەم قەڕەی ئێمە لە 1.6 دەستمان کرد بە دروستکردنەوە ئەم مەقەڕە کە ئەوە شوێن دیوارەکەی ماوە ئەساسەکەی ماوە لێرە لەگەڵ کاک مەدوسور و کاک کەمال و کاک برانی کاک جعفەر و کاک خزمانی مەسۆیی کاک ئەحمەد و کۆمەڵە بەلای تر لەگەڵ کاک جەبار سوور بلای کاک جەبار برای کاک جعفەر ئالێرە بەردەشی گەورە ڕێگامان کاک مادی وتی چی لێکردنەوە بچمان پێ نەبوو بەهەر حاڵەتمەوە سنەتەکەی پێوەنە ساڵ سەلەم بەردەکەمان شکاند و لێرەم خەرەکەمان دروست کرد و بارەکەمان دروست کرد علمێکمان بەرز کرد و بەم دارە بەڕوانە تا بردمانە سەرەوە و خەلیم لا إله إلا الله محمد رسول الله ئەو کاتانەوە لەشکری قورئان بوو لەشکری قورئان بووین بەڵێ ئەو کاتە سەرەتا ڕابطەی ئیسلامی بووین ئێمە بەڵێ کاک کەمال وەک بزانی هەرچەند ئێمە لە بەشی دووەمیشە ئاماژەمان پێکرد وەبزانم لێرە دوو ژوور و بەردەمی دوو ژوورەکەتان دروست هەر ئەومان دروست کرده بوو ئەم ئەگەرەش لەوێ شوێنێکمان نەبوو گەورەێکمان دروست کرد بۆ ئەسلێکمان نەبوو لەوێ لێرەشە شوێنی چێژنێنان شتمان بوو چێژمە لێنە ئەو کاتە و کوێستان نەبوو ئاو هەبوو ئەوەکە ئالێوە هاتە خوار ئالویاکانێکمان دروست کرد لەبەرکانێکە لەوێ ئەوەی کە هەیە ئێوە لە ڕۆژەڵاتی کوردستانەوە یا ئەو کاتە سەرکردایەتی بزوتنەوەکەتان لە منفا بوو یا بڵێن لە دەرەوەی باشووری کوردستان بوو چەند جارێک مەفرەزەیان بۆ ئەنارن ئێوە لەم دەشتە چۆڵا ئەجهیزەی پێشکەوت و تەکنۆلۆژیان نەبوو چۆن هەواڵەکانتان لێەوە پێ ئەگەشتوە ئەو مەفاریزانەی کە ئەوان ئەیان ناردە خوارەوە بۆ ئێوە چۆنە هاتنە ئێرەتەوەکو بەرپرسی عسکەری چۆن پەیوەندیتان هەبوو بەوانەوە ئێمە پەیوەندیمان بە برانی سلێمانیەوە بوو کاک مەلا عەلی سەلاجە خوا لێ خۆش بێت ناوی لەقەبەکەی شەریف بوو مامۆستا نالی کاک حاجی مەهدی کاک ئەحمەد عەبەدەلا لەگەڵ مامۆستا ڕەوفێکا بوو ئەم برانە لە ناوشارەوە هاتن و لەگەڵ ڕێی ئەوان ساڵ پەیوەندیمان نەبوو ئەژنا پەیوەندی لاسەرکی و جیهازمان هیچ بە شێوەیەک نەبوو ئەو برانە کاتنە خوارێکم مەفرەزە مامۆستا مەلا ڕازی بکاتە خوارەوە پاشەوە مامۆستا مەلا برایم و ئەوان هاتن لێرە هەموو ئەو هێزانەکە هاتن هێزی چوارەم دیسا مامۆستا ڕازی بوو کە لە منتەقەی سەفرۆ هاتینە خوارەکە من بەندە لەگەڵیان نابووم ئەگەرە هێزەکان کە کۆبووینەوە هەر هێزی نەسر بوو هێزی خالید بوو هێزی سلاحەدین بوو بەڵام لێرە کۆمنێکمان کرد کاک حەمە عارف و کۆمەڵە لۆ برایانە و کاک حەمە سەعی و مامۆستا جیهاد و ئەو برایانە کە ناوی هێزەکەمان گۆڕی بە هێزی فاروق لێرە باش ئەوە دێمە سەرەوە بەڵام من ئەمەوێت سەرەتا ئەوم بۆ باسکەی ئەو ڕۆژەی کە مامۆستا محەمەی ڕازی یەکەم مەفرەزە دێنێتە خوارەوە بۆ ئەم مەنتیقەیە ئێوە چۆن هەواڵتان بیست ئایا چوون بە دەمیانەوە چیتان کرد سەرەتا ئێمە هەواڵ لای کاکەمیل پێمان گەشت لەگەڵ مامۆستا مەلا عەلیە کە ئەوان دێن کاکامیلی حاجی عەلی کە وەزیری ئەوقاف بوو تەمەنی درێژ بێساش کە داڵەبجە لەوێ لە کاردایدا ئێمە هەواڵمان بۆ هات کە ئەوان دەگەڕێت دێنە ئێرە لە 22 چوارە من و کاک ڕاستی خوا لێ خۆش بێ مامۆستا سەیدا چوونە پشتیکانیان گیر دوو شەو لێوەمانەوە محەڕەمەش بوو هەر لە ناو دەونەکانەمانەوە متابعە ئەوانمان کرد کە بێن لێ پێشوازیان نەکەین نەهاتن کە نهاتن گەڕانی سلێمانی وتمان دیار نین ئەی کاک حاجی محەمەدتان لەگەڵ نەبوو حاجی محەمەدی قەرەداغی لە پشتیکانیان گیر نەخێت هەر من کاک ڕاستی بتەنیا ئەوەی بەڵام ئێوە خۆ وابزانام تۆ مامۆستا سەیدە کە ناسراوە بەڕاستی لەگەڵ کاک حاجی محەمەدە ئەچنە حاصڵ چاوەڕێیانەکەن لە گوندی حاصڵ لە شارە زۆر تاوەکو بێت بەڵام ئەو شەوە نایە ئەو زانیاریە چۆنە من کاک حاجی محەمەد پێم وا بێ بیرین دێژنا کاک ڕاستی خوالی خۆش ئەومان لەگەڵ نەبوو چکە من بیریم دێ ئەو ڕۆژە کە چیشم لە بەرابوو قاتێکی ڕساسم لە بەرابوو خەمسەڵێکی تافگەم لە بەرابوو کە چوونە حاصڵ لەوێ ماڵێک بوو لە پەڕەوە کە هەنیشان ئەوە بێ خۆمان لێگە ئاشکراکەین یانە هەنێکمان نەبوو لەو کاتە کە من دەرگایەک بوو چوومە ژوورەوە بۆ ماڵەکە سەرکەوتم زۆر بەرز بوو دەرگای کەمپاین بوو کە سەرکەوتم جۆرێژێک لە حەوشەکە بەسرابوو دیارە ماڵێکی زۆر لێ بوو ئەسۆڕایەتی نەبوو بیخوا کە دەرگاکەم گوتم کاک حاجی خۆلایە کە خۆلیان چۆ دەرەوە بەرحاڵ ئەو کە کاک حاجی باسیێکاڵێ بەست و کاک حاجی محەمەدی ئەوەی باڵێ بچکە لە کە خەوتیشین لێفێکی کۆنی دارزیوی لەلا گۆڕەکانە هێنا لەسەری خەوتین هەرمون کاک حاجی بوون کاک ڕاستی بەڵام لە جاری دووە مامۆستا ڕاستیتان لەگەڵ کە بۆی ڕاتین بەڵێ لەگەڵمانە بوون جا ئێمە گەڕاینەوە کە نەبوو کە لەگەڵ کاک حاجیەکە لەگەڵ حاجی محەمەد کاک حاجی گەڕاین لە حاصڵ ئەلان حاصڵ گەڕاین و بلای مامۆستا مەلا عەلی لە بەرخانەخە مامۆستا نەهاتوون وتی بچین بۆ هەڵەبجە هەڵە بزانین چوین بەلای کاکەمین حاجی عەلی بەندە چوو ئەوێ کاکەمیل لە شارەوانی شێکرد لە دوورەوە بە ئیشارەتێک من دیدی چوو کاکەمیل ئەو برانی بۆ نەهاتن وتی کاکە مەجالیان نەبووە لە ئیمامی زامن بوون ئەم ئێوارەیەش مریشکی بەرجاو شتم بۆ بردوون ئەم شەو ئەپەڕنەوە ئێوە بڕۆن کە ئێمە هاتین ئەوان پەڕی بوونەوە کاک حاجی محەمەد لە 25 مانگە وتی من ئەوڕۆم چکە کاک حاجی ماڵی لە کۆرە بوو 26 مانگ و کاک سەیدە خوا لێی خۆش بێ کاتینە ئێرە
بەڵێ ئەو مەفرەزەی مامۆستا محەممەی ڕازی کە هات ماوەی چەندێک لەم ناوچەیە مایەوە مامۆستا محەممەی ڕازی هەتاکو 24 5 لێرە مای پێش جژنی ڕەمەزان چکە 28 5 جژنی ڕەمەزان بوو لە شاخۆدا جەولەتان کرد بەناو قەلەغا جەولەی بەناو هەموو قەلەغا کرد حتا لە کانی هەنار لە نوقتێکی مامۆستا ڕازی خوادی خۆش بێ عەرەبی لەگەڵ هەموو ئەو برا ئازیزانی کە شەهید بوون و نەماون نوقتەکە ئەوە بوو کە مامۆستا لە ماڵێک دائەمەزرێ لەوێ ژنێک ئەڵێ ئەوی بخۆر مامەلە شۆ برینار بووی تۆزە بێتاقەتی بۆ دەرەبڕێ ئەویش لە وڵاتی برینار نیم ئەلە نێ سەر بەستەوە ئەلە وەڵام من مەنام ئەلە من ناو پیا کوشتن ئەلە نە وەڵامی پیا ناکوژی ناپیا کوشی یەکەم جار عجیب بووە بەلای خەڵکەوە کە مەلایەک چەکی پێبێ و لەگەڵ پێش یەکێک لە عەجیبەکان کاک عەبدولهادی برای کاک محەممەد عەزیز و ئەوان کە ئەو برایانە زۆر هیلا کۆماندوو من سەرەتا هاتن لەگەڵ کاک سەلاحەدین شێخ سەلاحەدین کاک حاجی سەعید خوادیان خۆش بێ زۆرن ئەو برادەران بەڵام ناوی ئەو مەفرەزەوی لە بیرە ناوەکانیان ئەوەی ئەگەر مەجال بێ بەڵێ کاک عەبدولهادی قازیفەی پێ بخۆشی پیاوی قۆز و بە کەڵەگەتە لە ئەستەڵی خوار و بانگیدا باڵێکی دا بۆ یەکەم جار پێش مەرگەوە بە قازیفەوە بانگ بە خەڵکی دەگە سێنان مناوەت من لە دۆرمان بوون بۆ دوو بەیانی جمعە بوو لە ئەستێڵی سەر و جمعەمان کرد مامۆستا ڕازی ئیمان بوو لێ جمعەمان کرد مامۆستا ڕازی بە خەلاقەت وێلێکی گەورەی کرد یعنی تقریبا یەک مانگی کامل لێرە بوو ئەم مەفرەزەی مامۆستا ڕازی کە مانگی 4 هاتووە تقریبا بەر لەوەی مانگی 6 بێ لە مانگی 5 گەڕاوەتەوە بۆ ڕۆژەڵات پێش جژنی ڕەمەزان گەڕانە بە 4 ڕۆژ بەڵام لەو کاتەشە ڕووداوێکی گەورە ڕوویە لە مەنتیقەی شارەزوور لە 11 1970 راپەڕینی شارەزوور و هەڵەبجە و مەنتیقەی هەورامانە بێت ئێوەش مەفرەزەیەکی ترتان دواتر دێتە خوارەوە نزیک بە مانگی 6 کە مامۆستا محموودی ئازادی سەرپەرشتیەکاتەوە ئەو کاتە مەفرەزەکە هات لێرە بوویت ئەو کاتانە ئەو یادگارانە زۆر شیرینن کاگارم چکە من لێرە بێ کەسمان بووینەوە پێشمەرگەی کەم مابووینەوە ئەلێرا 6 پێشمەرگە بووین هیوای کاک مامۆستا کە حاجی بەکرم کاک حاجی محەممەد لەگەڵا بوو خوادی خۆش بکە شەهید بوو بەڕاستی هەر دەقەیە پێمان وترا کە ئەم شو لێتانێت یەکێتی شتانەکە ئەتان کوژە و ئەتانەکە بیرم دێ مامۆستا محموود خوای گەورە تەمەین درێژکە ئەم بەرامبەرەمان کە لێوە ئەلێوات نەخوارەوە مامۆستا محموود ئانا لێوات نەخوارەوە 6 هێسیان پێ بوو چەک و ئەسلحە و قازیفە و دۆشکە و هێزێکی گەورە و کات نەخوار و بەڕاستی هێز و تواننا وەرێکی گەورە بوو بۆ ئێمە لە منتیقەکە وەرێکی تریدا بە ئێمە کە هاتنێک بە گەشتنی ئەوان ئێمە شتێک کە عنی معنەوێتمان زۆر بەرزتر بۆ لەوەی کە هەبوو ئەنجا هەر ئەو مەفرەزێش نەبوو کە هاتووە چەند مەفرەزە بەدو ئەمێ بەر لەوەی ئەوەش باسکەی وابزان مامۆستا محموودیش جیاوازە مەفرەزەکەی مامۆستا محەممەی ڕازی ئەچن بە مەنتیقەی گەرمیانیشە جەولێکیان کرد ئەوانیش و جەولێکی گەوریان کرد و لە جەکانە قسەیان کرد بۆ خەڵکو و سەردەی مامۆستا مەلا بەرایم خوالی خۆش بێ هەروەها و ئەو هاتنی ئەوان دۆرێکی زۆری بردن مەفرەزەی سێمیش کە تقریبا مانگی بڵێن 11 دێت 11 تقریبا گەشتنێرە مەفرەزەکە ئەوەی بەسەرپەرشی مامۆستا مەلا بەرایم مامۆستا مەلا بەرایم بوو بەڵێ هاتنە ئێرە ئەوان زۆرتر بوون وانە بوو مامۆستا برایم زۆرتر بوون کاک حەمەمراد و خوالی خۆش بێ کاک عارف عەباس و کاک عومەر شەریف و کاک شاڵا و زۆر بنەوەبرانێ بەداخۆسا ناوی هەمیان لەبیر نییە ئەمە بەجێڵم بۆ کاک عارف عەباس وان کە ئەوان ئەو ناوانە زیاتر لە بەرانەوە زانن کە هاتنە ئێرە ئەوان جەولێکی زۆریان کرد مامۆستا مەلا بەرایم زۆر عیلمیانە باسی ئیسلام و باسی ئەوەیە کرد هەر مەقەلەکە چوین هەتا مەخەرەکان یەکێتی نیشتمانی زۆربەی ئەچۆ مەخەرەکان مامۆستا مەلا بەرایم خوالی خۆش بێ لەوێ باسی دینیە کرد جا باسی ئاسمان و ئەستێرە و لەرو عینوە باسی کرد زۆر دەورێکی گەورەی دیوی مامۆستا بەرایم لە منتیقەیەکە بوو دەوری گەرمانی شاکرەوانش باش دوای ئەوە تۆ من زانیاریم لەسەر سێ مەفرەزە بوو بەڵام ئێوەڵێن مەفرەزەی چوارەمیشمانەیە مەفرەزەی چوارەم تا کامەیە هاتوۆتە مەفرەزەی چوارەم من لەم قەڕەوە بە سێ ئیژنێرا مەسلێمانی یەکێکیان پەیوەندی بە هەندێک مامۆستای ئاینیەوە بوو یەکێکیان بە هەندێک مستەشارەوە بوو یان هەندێک کار و چالاکی تر بوو ئەوە کە منیان نارد بووەوە لەگەڵ دەرکردنی ماڵ و خێزانی خۆمە لە حەڤەی 12 گەشت نێپاوە لەوێ ماڵمان دامەزران پاش کەمێک لە دامەزران و هەفتەیە دوو هەفتەم پێ نەچوو لەگەڵ مامۆستا عەلی قسەمان کرد بۆ گەڕانەوە مامۆستا ڕازی و مامۆستا تالب و بەندە و ئەو برانی کە زۆر بووین کاک سەلاح لەگەڵمانایە کۆمەڵێک لەو برانی دیسان مەفرەزێک کرد لەبانەوە گەڕانەوە بۆ ئێرە ئێمە لە منتیقەی سەفرەوە هاتین شەڕی عێراق ئێران بوو شوێک لە مەعسکەری ئێرانیا تاکو بەین تۆ لێین اینجا لە بەفرە 9 سەعات ڕێگامان کرد نوێی پێشمەرگە خاچی وەستا گەڕانەوە لە زیوە هاتینەگە بۆ گولیجەری هاتینە عەسکەر لە عەسکەر هاتینە منتیقەی لای بانی مقام لێو پڕینەوە پیاوێکمان لەگەڵا بوو پێشمەرگەیەکی کێتی نیشتمانی بوو ناوی پۆڵا بوو پیاوێکی زیرەک بوو ئەو شۆ مامۆستا ڕازی من ئەو چوومەلای کە بپەڕینەوە چکە شۆ بمانایەتەوە لەودی و لەودەیە لازم ناوی دەکە ئێستا بمانایەتەوە ئەجیران بۆ بێنی پەڕینەوە لە جێ لێژەوە هاتینەوە ئەمە قڕی ئێستا کە لێرە وەستاین
کە هاتنە ئێرە چنێکمانەوە هیتر ئێوە وەبزانمانەوە تاوکو پێش ئەنفالەکان لە منتیقەکە بوو ئێمە لێرۆماینەوە بەڵام پێشەوەی کە باسیۆکە جنابن لە دەی 11 شەڕێک هجوومێک هات لە دەرمێخانەوە کاک عارف عەباس و ئانوان سەبرایمان تازات بوون ینی دوای هەفتێک کەوتنە شەڕەوە شەرێکی زۆر چاک لێرا کرا بەیانی ئێمە کاک شەڵاو ئەوان قارەبانی برام ئەوانش بەشدار بوون کامەرانی براشمان لەگەڵ هەر لەم قەرەنانیە کرد ئەو شەڕە سەرکەوتێکی گەورە بۆ بزنی ئیسلامی یەکەم جار و شەرکە دەستکۆتمان بوو چەک و ئەوە ژیرا مێتی عەسکەر جێمە ئەوە شەرێکە بوو شەری ئەوەی مام سەرا زیادی بکەوتن ناو ئەو هێرشێکی پێڵ ئەنفال لە ئەنفالە لێرە هێرسمان هەبوو لە شەمەوێلەکە هێزمان هەبوو لە کانیژاڵۆ لە ئەوێش هێزمان هەبوو هەموو ئەمێزە بەرداری ئەو شەڕ ئەنفالی کاکەما تۆ بەرپرسی عسکەری وی ئەم منتیقە خۆتە زانی جمەیە هات لە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە هێزێکی ئیسلامی بۆ یەکەمین جارە بارەگات دێنە ئێرەوە بە سیمای بەڕیش و بە مێزەری سپی و بە چەکەوە ئەچنە مزگەوتەکان و نوێژەکەن و وتارەیان بۆ خەڵکو و باس بە تەنیشتی شۆڕش و کوردایەتیەوە باس لە مەسائلە مقدسەکان و باسی دین ئەکەن پەیوەندیەکانتان چۆن بوو لەگەڵ ئەم هێزا وەگەیەکێتی و پەیوەندیەکانیش لەگەڵ خەڵکی منتیقەکە بە تایبەتی من خەڵکی منتیقەی قەرەداخ و منتیقەی گەرمیان لەگەڵ خەڵکە پەیوەندەکە زۆر باش نەبوو لێمان تێ ناگەشتن تا لێمان تێگەشتن بە تایبەتی جەولی ئەخیری مام سەبرایم زۆر ڕوونکردنەوەی بە خەڵکیدا ئەوەی کە لێرە کۆڵەکە و پشتگیری ئەمریکا بە تایبەتی کۆڵەکە ئەساسی بوو خەڵکی مەسەویەکانی هەنجیر بوو خردیەکان هەردوو دێکە ئەو برایانە کە لەواش بەراخەوە کۆمەڵە برا لە ئەنفالا شەهید بوون کاکە برا و کاک عەلی و کاکەی بوو کۆم برایەتێک شەهید بوون یەکێتی نیشتیمانی لێرە مەڵبەندیەکیان لێرە بوو هێزێکی زۆری هەبوو کاک قادی حاجی عەلی مەسئول مەڵبەند بوو ئەویش خوالی خۆش بێ نەماوە ئەو کاتە لێرە کاک حاجی محەممەد و مامۆستا رازی و مامۆستا مەلە مەحموود ئەو مامۆستایان کە هاتن ئەچوون لەگەڵان تەنسیقیان نەکرد من نامەیەکی جەنابی مام جەلالم لە ئەو کاتە کە هات لێرە بوون نامێکی زۆر جوانی بۆ کاک قادی حاجی عەلی نووسێ کە یارمەتی برایانی بزوتنی ئیسلامی بن بە یەکەوە مزگەوتەکان ئاوادانکەنەوە ڕێگە مەگرن لە هەر کەسێک پەیوەندیان پێوەکە نامەکەش مێستا بەڵام من کاکەمال بەر لەوەی نامەکە پێت بڵێم چیت ناوەڕۆکەی چی بوو پێشەوە مامۆستا مەحموودی ئازادی و کاک حاجی محەممەد ئەچن لەگەڵ کاک قایری حاجی عەلیا تا ڕادەیەک یعنی لێک تێگەیشتنیەکەکەن ڕێکەوتنیەکەن تۆ ئاگاد لەوە بوو بەڵێ هەموو جوڵەکانی ئێرە من ئاگادار بچکەم لەم قەرە نەجوڵاوم تەنە ئەوە بە ئەو فترەیە کەمانێک لە دوور کۆتمەوەیش بە ئیشومە ئێران لەگەڵ مامۆستا رازە گەڕاینەوە مامۆستا مەلا مەحموود و مامۆستا مەلا جیهادی مەلا عەبدوڵڵا و کاک مەلا برایم و کاک مەلا تال بە ئەو برانە کاتنە ئێرە ئەوان سەرکردایەتی بوون کە ئەو فترەی ئەوان لێرە بوون ئەوان جەنابیان بە پرسی مەقەڕەکە بوون ئەگەر بکرێ ناوەڕۆکی نامەکەی مام جەلال چی بوو پێتە نامەکە بۆ نامەکەم پێ کاک ئارام بینەران مام جەلال نامێکی زۆر جوانی نووسی بلەو کاتە ئەم نامەیش ئەمەی بۆ تەمەن هێزەکانی خۆیان نووسی بوو ئەمە نووسیوێتی هەردەقی نامەکە لە چەندی چەنایە بێ زەحمەت 12 خۆت باش ئەڵێ چی براجان کاک قادر حاجی عەلی بەڵێ سڵاوێکی گەرم شادی و سەرکەوتنتان داوایە ئێمە باشین هەڵگرانی نامەکەم کاک فەتاح و کاک فەتاح حەسوور خوالی خۆش بێ مامۆستا برایم یان ئەوانەی نامەکە دێنن نوێنەرانی بزوتنی ئیسلامی لە کوردستان عێراق دێنە لاتان تکای برایانم ئەمەیە یەک هاوکاری تەواوی برانی بزوتنی ئیسلامی کوردستان بکەن و ڕێگەمەدەن کەس ڕێکەوتنەکەمان تێکودا بروسکە بدەن بە هەموو تیپەکان بۆ ئەوەی هاوکاریان بکەن ڕێگە بدەن بە هەر کەسێک کە دەیە بچێتە ڕێزەکانیانەوە یارمەتی پێویستیان بدەن بۆ هەموو کاروبارێکی دینی بە تایبەتی پێکەوە مزگەوتەکان ئاوادانکەنەوە هەر بژین برای دکتۆر سان مام جەلال ئەمە لە مانگی 12 ساڵی 1912 باش ئەم نامەیە دواتر ئیشی پێکرا لەلایەن هێزەکانی یەکێتیەوە لە ناوچەکە زۆریشی پێکرا ڕنگدانەوەی هەبوو زۆر ئیشی پێکرا لە دوای ئەوەوە یەکتەگەیشتنمان زیاتر بوو ئێمە زۆر جار کە جۆلەمان نەکردیا ئەچوون بۆ جێگایەک لە مەخەرەکانی یەکێتی نیشتیمانی هەم لە شارە زوور لە دەرمەرفەقەر و ئاوکەڵ ئەوانە هەم لە قەراغ لە هەر مەخەرەکە چوین وەکو مەخەری خۆمان نەکردەوە و تاخمتمان وەفرەدا خزمەتیان نەگرتین و زۆر فەرقی بۆ ئەو نامێت ئێوە مەفرەزەی دووە من کە لەو سەر و بەندەی بزوتنەوەی ئیسلامی دروسە بێت لە مانگی 6 بە تایبەتی لە کۆتایی مانگی 6 ساڵی 1970 تا جەنابەت مەفرەزەیەک پێشمەرگە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە دێنیتە خوارەوە بزانم یعنی ئەو کاتە ئێوە چۆن بوو هاتنە خوارەوە چۆن جوابیان بۆ نارن بۆ ئەوی بێن ئایا هەروەکو ئیعازی حیزبی هاتنیاخ و وەکو پێداویستیەکی منتیقەکە هاتن بۆی کاری تەبلیغاتی و خۆناسان بکەن لە ناوچەکە زیاتر من خۆشحاڵم بۆ ئەم
بەرنامەیە زۆر سپاسی جناب شتانەکەم کە ئەرک و ماندووبوونتان کێشاوە بەڕاستی من کاتی خۆیم لە ئێمە ماڵمان لە سنە بوو و من تقریبا لە ناو بستنەوە بڵێن پەیوەندی ئیسلامی لەگەڵ بستنەوە کە تێکەڵاو بوو ئیتر تقریبا وەزایف دابەش کرا من پێشەوەی بێ لە ناو پەیوەندی ئیسلامە مەسئولی عەسکەری بووم ئەجا لە دواییشە مەسەلەن مامۆ بووم بەندامی سەرکردایەتی و دوایی وەجبەی بۆ مەفرەزەی یەکەم بۆ پێداویستی قەرەداغ منتیقەی قەرەداغ مامۆستا محەممەدی ڕازی هات لەگەڵ چەند برایەکە ئەجا بۆ وەجبەی دووهەم لە سەردەمی ئەو لە سەردەمی پەیوەندی بوو بەڵێ پەیوەندی بوو بەڵام من کە هاتم بستنەوە دروست بوو سەرەتاکانی بەڵێ سەرەتای بستنەوەی ئیسلامی بوو دروست بوو من کە هاتمە خوارەوە بە فەرمانی مامۆستا عوسمان مەفرەزەیەکیان بۆ تەشکیل دام و هەنە پێداویست و تقریبا حدودی نازان بەخوای 11 باری هێسر ئەمانە بۆ شتێکی وە وایانی کرد لەگەڵ کۆمەڵی پێمەرگەی ناواز لەگەڵ خۆمە هات نەخوارەوە لەکوێوە هاتن ئێوە بەدیوی ئێمە کە هاتین لە قەڵەخانیەوە هاتین نەخوارەوە بڕووی هاننەوە ئێتە شەویش بۆ هاتین تقریبا گەشتینە خوار هاننەوەوە خەریب و ڕۆژە بوو هەندێک لەو برایانە هینیان کەوتیان بەخوا با تازە فریان نەکەن بگەڕێنەوە یەکێ لەوانە مامۆستا عەبدوڵڵای جیهاد بوتم بەخوا نابێ تازە بگەڕێنەوە چونکە ئێستا بگەڕێنەوە دوایی حکومەت پێزانێت سبەینە بەشماڵ کەمینوان بۆ دانەنێن لەبەرەوەی ئێستا جۆرەبێ بڕۆینە ناوە لە شوێنەکە خۆمان حەشارە دەین ئیتر دوایی ئێمە ڕۆژینە خوارەوە شەو ڕۆژ نەبوو بوو چووینە خوارەوە لە پەنا یعنی هینەوە خۆرماڵەوە هاتینە خوارەوە چووینە تەپی سەفا لە شارەزوو چووینە تەپی سەفا ئیتر لێران ماینەوە ڕۆژ بووەوە ئیسراحەتمان کرد و خولاسە مڵاقەکانمان لە شوێنەکە بەستەوە و دوایی لەویان ماینەوە هەتاوەکو شەو بەڵام ئیتر هینیشمان دانابوو ڕەشا شوشتمان دانابوو ئەگەر خوا نەخوازە شتێک بێ بە ئامادەییمان تیا بێ ئەمجا تقریبا یەک دوو برایش هەر هاتن بۆ لامان لە داخلێکی لەوانە کامیلی حاجە عەلی بوو کامیل سەردانی کرد هات بۆ لامان ئیتر بەڵێ دوایی شەو هیلمان کرد لە تەپی سەفا و هاتین کە شەودا هاتینە خوار سێ سایقەوە ئێتە شەوێکی لەوێ ماینەوە لە خوار سێ سایقەوە لە شوێنەکە لەوێ بەخوا نازم دێکە ناوی چی بوو لەوێ قەدەرێک ماینەوە یعنی تا ڕۆژ بووە جارە یعنی کە هین بوو شەو نەمانێ ڕۆژ بێتەوە لەوێ تەجاوازمان کرد هاتین لە ئەم بناری شارە دووری ئەم بەرەوە هاتین بەرەو گوندی ئالان و حاصل البته ئالان و حاصل هاتین چۆڵ بوو ئیتر سبحان الله لە پشتمانیشەوە ڕەبایەکە بوو ڕەبای حکوومەت ڕەبایەکە ئێمە بەدەنیا هاتین هینیشان هەبوو بلاجکتۆر و ئەمانە هینان کرد و بۆ سەرجادە و بۆ نەولای خۆیان ڕای کرد بەڵام ئێمە کە هاتین سبحان الله هەچی بلاجکتۆر بوو کوژانیانەوە ئیتر نازانم هەدەفەکە چی بوو وەڵای ئیتر دوایی ئێمە هاتینە دێکانی ئەملاوە کە بڵین بەردەستی بڵین خۆمانە مامۆستا ئەو کاتە ئێوە هاتنە خوارەوە ژمارەی ئەو پێشمەرگانەی لەگەڵ بوو تقریبا نزیکی نزیک 25 نەفەرێکە بووین 25 بەڵێ باش ئەی چاوساختان لەگەڵ بوو بەم شوێنانە هاتنە خوارەوە بەڵێ ئێمە چاوساخمان دوو برادەر بوون لەگەڵمان بوون کێ بوون یەکێکیان کاک فەتاح سوور بوو خوا عەفوی کە و عەمری خوای کردووە یەکێکیان کاک سەلاح سوور بوو سەلاحی برای حاجی کامیل باش بەڵام ئەوەی کە من زانیاریم لایە بۆ نمونە لێرەشەوە کاک مەهدی کاک کەمال مەحێدین هاتووە بەدەمتانەوە تەنانە لە گوندی حاصل لەگەڵتان بوو ئەڵێن دۆشکەکان کە پێت بۆ دۆشکەکەی بەست و ئەوەش هەیە بەڵێ ئەلبەتەوە لەم دیاتینە بلێنە گوندی حاصڵیتر کە کاک کەمالەوە هاتن بەرەو پیرمان لێوێ بینینمان ئیتر بەو هێنە دۆشکەکەی تەرتیب کردووە و خلاصە چەکمان پێ بوو زۆرمان پێ بوو باش بە چەند ڕۆژ گەشتنە ئێرەوەی حسابت دوو ڕۆژ ئەو دوو چاوساقە کەوتی کاک سەلاح و کاک فەتاح لەگەڵتان هاتن دواتر گەڕانەوە کە ئێوەوان گەڕانەوە خێرا باش ئێوەیان گەیانە مەنتیقەکە و خۆیان گەڕانەوە باش ئەی دوای ئەوە تۆ چیت کرد ئێوە ئایا لە مەنتیقەی قەرەداغ و گەرمیان گەڕان و هاتین ئێرە کاک حاج محەممەد قەراغیات بەدەممان بوو ئێوە لەکوێوە هاتن لەم شاخەوە هاتینە خوارەوە لەم شاخە لێرە هاتنە ئێرە هاتین ئێرە باش
چەندێک مانەوە لێرە؟ بەڵام ماوەی تقریبا ئاوا 8 ڕۆژێک ماینەوە لێرە. باش دوایەوەی تر چون دەستمان کرد بە سەردان، بەڵام پێشەوەی کە بچین بۆ سەردانی گەورە چین بۆ مەثەلەن بارەگای یەکێتی. ئەوەی کە ئەوترێ ئێوە ڕێکەوتنیە کراوە لەگەڵ یەکێتی نیشتیمانیە بە تایبەتی و کاتانە کاک قادری حاجی عەلی بەرپرسی مەڵبەندیەک بووە، تۆ و کاک حاجی محەممەی قەراخی ئەوەیە؟ بەڵێ چوین، ئەلبەتە یەک دوو برادەرمان هەبوون گرتبوونیان ومانە دوایی هینیان کردن کە ئێمە چوین قسەمان لەگەڵاکردن و ئێمەش خولاسە ینی چەکدارێکین بۆ ئازادکردنی کوردستان هاتوین و تۆخانەی بابەت قسەمان لەگەڵا کرد. ئەوش دوو هینی کرد کە خولاسە احترام و ڕێزی نوان بەرامبەرمان، بەڵام ئیتر لەوێ قەدەرگە دانیشتین دوایی تر ئێمە هاتین و ڕێکەوتنەکە بە نووسرا و هەتانەیە هەر بەزارێکی بوو زیاتر بەزارێکی، بەڵام هینێکی مسپاری بە مەسئولێکی علاقاتیان نەبوو، کوڕێک بوو خزمی مام جەلال بنازەناوەکەی چی بوو، وتی بچین لەگەڵەوە دانیشتەکەن بزانین ئەوەی کاک شێعەلی کاک شێعەلی بەڵێ ئەو لە منتیقە علاقاتیان بوو، ئەو علاقاتیان بوو تقریبا و ئیشەکەی بۆ سوپار بەڵێ. دوای ئەوە ئەو دوو کەسەی ئەوتان گیراوە ئازادیان ئازادم بەڵێ. باش ئیتر هیچی نەما مەسەلەن ئەو کۆڵێت تەوتر نەمان لە بیرمانە. دوایش ئەو کاک عومەر فەتاح لەگەڵ جەماعەتێکی پێمەرگە هاتن بۆ دێنیمان وێرە، بۆ ئەم بارەگایە بۆ بارەگایمان هاتن دێنیمان و پێ خۆشحاڵیان دەروڕی و ئێمەش سوپاسمان کردن. یعنی دوای ئەوەی کە ڕێکەوتنەکەتان کرد لەگەڵ یەکێتی دڵنیا بوونیەوە چون جەولەکەی گەرمیانتان چون بۆ جەولەی گەرمیان، بەڵام دوایی هینیش سەرحەی خەلیفەی یۆنس هاتوو بۆ ناو یەکێتی ئالەویا مەقەڕەکان وەدانا لەو شانە و جادە لەکوێ دوایی خوارەوە لەویا یعنی مەقەڕێکی هەبوو لەویا ئیتر چوین سەردانمان کردن و خێراتمان کرد دوی سەرحە و ئەوەی تر علاقاتمان هەبوو. بۆ شوێ ئێوە بۆ گەرمیان؟ ئێتێ گەرمیان وەڵا ڕۆشی نەخوارەوە بۆ گەرمیان بەم دیاتانی ئەم بەری قەرەداغا ڕۆشین، دوایی لە قەرەداغ چوین بۆ دیوە چوینە هین کوێ پێڵێن پێجەنۆز، لە دواییە چوینە ئەو دیهاتانی گەرمیان ڕۆشین هەتا چوینە زەنگنە منتیقەی زەنگنەی لە زۆر دیهاتەکانی گەڕاین. ئەجایتر دوایی هاتینەوە بۆ ئێرە مدەتێکی لێرە بووین، دواییمانە کردوە ئەمانە ئیتر سوبحانەڵڵا ڕۆژێکی لێرە ئەوە دەم و بەیان بوو واتێکم زانی لە هینە لایەن تۆپ هات بۆ سەرمان، ناوە تۆپێکی تازە بوون بڵین، بەس لە ئاسمانە تەقیێنەیەدا لە ئارز تەقیە و وژەین بەسە، بەڵام هیچمان برینان نەبوون الحەمدولله. ئێوە مامۆستا ئەو جەولەی کردتان بیرێت بێت چەند ڕۆژتان پێچوو لە گەرمیان؟ وەڵی باقم 12 ڕۆژێکمان پێچوو ماندوو بوون. ئەرە وەڵی تر مەبەست چی بوو لە گەڕانیەوە؟ وەڵا هەدەفەکەەوە بوو یعنی بەحەقەت پێناسەی مەسەلەن هینێکی حیزبێکی ئیسلامی بوو، ئەمجارە دەربارەی مەسەلەن ئیسلام و قانون و یاسای ئیسلام چۆنە ئەومان مباسەکردن بۆ خەڵکەکە. تۆ خۆت وتارتەیە؟ بەڵێ. خەڵکەکە چۆن بوو؟ یعنی جوان لێ ئەگرتن یەکەم جارە چەکداری ئیسلامی ببینن؟ نانە خەڵک زۆریان پێخۆش بوو بەدەمانەوە هاتن نەچوینە هەج ماڵێک ڕێزیان لێگرتین تەقدیریانە گرتین، چونکە ئەگەمەزانی من نوێژەکەین و ڕۆژ و گرین و خۆلاسە بابەتی دین باسەکەین ئیتر پیان خۆش بوو. بەڵام یەکێک لەو شتانەی مامۆساکە خەڵک بێزار بوو، بە تایبەتی ئێستا کە باسی شۆڕش و ڕابردووەکەی خەڵک ئەوەندەی بینیوە لە دەسەڵاتی کوردی، یعنی لەو شۆڕش و ڕاپەڕینەش بێزارە کە کراوە پەشیمانە بەشێکی. ئێوە لەو کاتانەدا قسە لەسەرەوە کرا پێشمەرگە جاریوە بۆیان و ئەبوونە بار بەسەر شاری خەڵکی دێهاتیەکان و عەزیەتیانیان، ئێوەش بە هەمان شێوەی ئەوان بوون؟ نانە ئێمە بەحەقەت کە چوین خەڵکەکان زۆریان وەلاو عەجایب بوو، یعنی مەسەلەن وجودی ئێمە کە لەو دیانە دروزە بوو بەڕاستی زۆریان پێخۆش بوو، چونکە یانگۆ بەحەقەت ئێمە وەکو پێمەرگێتی نییە کە ئەچن نوێژیانەیەکرد و ڕووهینیان نەبوو زۆر پیان ناڕەحەت بوو، بەڵام ئێمەیان پێخۆش بوو. لە لادیەکانە یعنی هیچ بیرەوەرێکی خۆش تێکەڵی ئەو خەڵکە ئەبوون و ئەوان هیچ هیچی وا لەیان نییە کاک. مامۆستا ئەی تۆ کەی گەڕایتەوە کاتیتەوە ئێرە؟ وەڵام من تقریبا دەوری 3 مانگم پێچوو 3 مانگ لەم منتیقەیە لەم مناطقە نابووین.
ئێتە بەجارێ شوین بۆ دیۆ لەگەڵ حاجی محەممەد چەند برایەکە هاتوشمانە کرد بە بجاتانی ئەو دیۆ ئەم مەناتیقانە دیهاتەکانی ئەگەڕین و خۆلاسە هەنێ خەڵکان سەردانیە کردین و ئەوە زۆر باش بوو. وڵاتی دوایی منیش لەگەڵ یەک دوو برایە گەڕاینەوە لە شارە زۆرۆ گەڕاینەوە لە شارە زوورەوە جا سبحان الله ئەو کاتێک کە گەڕاینەوە من شەو لەین چوینە بڵێن حوزەی شارە زوور چوینە منتیقەیەک لای خاگێڵان لەویا ماینەوە وتیان لە پێشمانەوە شەڕی هێزێکی پارتی و حکوومەت بوو هێزی پارتی هجوم کرد و خات بخوا لە ئەحمەداوە لەویا قووەتی عێراقی ژین بوون شەڕ بوو خۆلاسە لەویا قووەتی عەسکەری هاتوو ئێمە نەمەزانی و شەڕە هەیە لەویا وڵات دوایی گوێمان لەهێن بوو مەسەلەن بریسکەی گولە و تۆپ و شتانە بوو بۆ هەردوو لە ئەم بۆ ئەوانەوان بۆ ئەمانە هات ئیتر ئێمە نەماتوانی بڕی وتمانەکەوی ناو کەمینێک و ناو شتێک و لێرە تووشە بین دوایی هین بووین ماینەوە تا شەوی دوایی لەو دەشتا تا ڕووی دوای ماینەوە جا برادەرێکم لەگەڵا بوو وتی ماوەسە بابم ئەم ڕێگە تاقیەکەمەوە وەڵا سوبحانە چەکیش پێ بوو بە چەکەوە ڕۆی تماشای کرد مەثەلەن ناو جاشەکان بوو مەڵاتێکمە ناو جاشەکانە ڕۆژ بۆ عەسکەری و هەموو تماشای سەریان نەکرد تماشای خوارویان نەکرد ئێتە باقیوان زانم هەیە جاشە ئێتە هاتەوە خوارەوە بۆ لام وتی وەڵام مامۆسا ئەم ڕێگەی بەردەمانە هەمووی گیراوە وتی من چوومە ناو جاشەکانەوە ئەوە هەمووی سەیری سەرەوە نەکردو ئەمانە و خۆیان دامەزانم بۆ سەرەوە بەڵام منیشیان بینی لاکین وایە نەزانی من هێنم هەر یەکێکم لەم جاشانە ئێتە دوایی هاتەوە خوارەوە و ئێمەش وتم وەڵا هیچ مادەمای لەم بینامێنینەوە ئێتە دوایی ماینەوە لای خاگێڵان ئێتە سوبحان الله لەو کاتە ڕەوێ بەرازی هاتنە خوارەوە بەسەرمانە بەراز هاتنە خوارەوە خۆ نەمانەوێت تەقە بکەین لیان ئێتە دوایی بەرازەکان کە ئێمان بینی گەڕانەوە ڕۆشتن شوێنێت و ڕۆشتن ئیتر ماینەوە لە دوایە ڕۆژ دواییتر بە ئاسانی بۆ هینا سەرکەوتینتە کە سەرکەوتینەوە ئیترەوە مەسەلەن ڕۆن و قوتوڕ ڕۆن و شەکر و شایی هینی جاشەکان هیجاشە و عەسکەریە بەجێ مابوو لەوێ مامۆستا تۆ چەند کەسە بوونێەوە و کاتە چوونە لای ئەوان چوونەوە شوێنە لای خاگێڵان ئێمە من 3 نەفەر بووین ئاینە ئەکرایەوە دڵنیاش نەبوون لەوە کە بچنەوەش بەشداری بکەن مادام شەڕێکی پێشمەرگێ و نەماتوانین بچین لای پێشمەرگە نەماتوانین بچینە سەرەوە چکە بێ بەناو عەسکەرێکا بڕۆشیتایە ئیتر مەثەلەن بۆ بەیانەکەیە عەسکەریە و یا شات نەخوارەوە منتیقان شغل کردیتە ئەم جای مەڕۆشتی ئەم بارەگای کە لێرە بووە چەند جارێک هێزی بۆ هاتووە ئەوەی کە من لام بوو زانیاری بوو 3 هێز هاتۆتە منتیقەکە بەڵام وەک باسەکرێ 4ەم هێزی شاتۆتە ناوچەکە بە تایبەتی ئەو کاتی کە وەکو پێشریش کاک سعد قارەمانی باسی کرد لە بانەوە هاتوون تۆ لەناو ئەو هێزا بوویت ئەو هێزە چۆن بوو هاتن چەند کەس بوون کە بەرپرسی ئەو هێزە بوو ئێرە مەقەڵی دانرا بوو مرکزی ئەم منتیقە بوونێتەوەنا خۆت بڵاوی کرد بە هەموو شوێنەکانە ئێمەش قووەتی 4هەم هاتین ئەو برایانە بەدڵکەین ئەوان تقریبا سێم بەدڵکەنیان ئەوانەی کە لێرە بوون والحاصل ئەوەی کە ماڵی بڵێن لە ئێران بوو ژن و ماڵی هەبوو حەزیە کرد تۆزی ئیسراحەت بکات ئێمە هاتین ئەوان بەدڵکەین تقریبا قووەتێکی باش لە بەس قووەتێکی باش بین ئەمەش هاتین کەسە بوون تقریبا 150 نەفەروانەوە بین زیاتریش لەکوێوە هاتن ئێمە بڵێن مەقڕی ئێمە خۆمان مەقڕی هێزمان لە برالە بوو منتقی شلێر برایانی هێزی نەسر لە منتقی پاوانە بوون برایانی هێزی سەلاحەدینیش لە ڕەنگی مەقڕیان هەبوو لە دزلیش ئێتر قووەتێک ڕێکخرا لە هەرسی هێزەکە بە سەرپەرشتی مامۆستا محەممەدی ڕازی کە ئەوە هەمجاری بوو حقوت بێنێتە ناو خی کوردستان مامۆستا ڕازی جارێک بۆ منتقی مەلەکان جارێکی تر مانگی شواری 1970 بۆ ئێرە کە لەگەڵ برایانی شەهیدمان کاک سەلاحەدین و کە مامۆستا جەمال قوڵە ڕەشی تێمەش مامۆستا محەممەدی ڕازی سەرپەرشتی هێزەکە بوو کاک مەلەندال یەکێ بوو لە بەرپرسەکان مامۆستا قاری کۆکۆیی کاک سەعد ئەوانە تقریبا بەرپرسیەتیان هەبوو پێشمەرگەکان ناوت بیرە پێشمەرگەکان
ئەوانەی کە لەبیرم مابێ کاک خەلیل مەسرۆ بە ئیمام خەلیل، کاک مەلا ئەکرەم، کاک ئەحمەوی سەر نەماوە، کاک عەبدولعەزیز، کاک بوریاوەی سەماڵی لە مەریوانە، کاک هاشم خەڵکی سەماڵی لە پێنجوێنە، کاک تۆخی کاکە، کاک ڕەحمان حسەین، ئەوانە هێزی بڵێن هەورامان بوون، هێزی سەلاحەدین. ئەمانە هاتن داوای لێ بنێنێکم هەمویان وەچێ لەبیر مابێ. باش ئەمانەوە لەکوێوە هاتن؟ کاک ساڵح ئیبراهیمەوە سەرڕازی، کاک زۆر بوو جەماعەت هەمووی لەبیر نەماوە، هێمە هاتینە برا لە مەقەڕەکەی ئێمە، ئەمجا چوونە شاری بانە، جەنابی مامۆستا عەلی خوای گەورە لێی خۆش بێ بەڕەحمەت بێ دەرەجەی عالی بێ، هات لەگەڵمانە بۆ بانە، لە بانەش هات لەگەڵمانە تا مامۆستا عەلی عەبدولعەزیز. بەڵێ بەڵێ ئەو کاتە مەسئولی مەکتەبی عەسکەری بوو. بەڵێ هات بۆ تا سەفەر زۆرن هات لەگەڵمانە. یعنی کە چوونە هاتنە بانە لە بانەوە هات لەبانەوە بە شەو زانی چۆن هاتین، ئەو کاتە ئێستا خەڵک لە دوای سیارەی قەپاتی سوار نابێت. ئێمە بە گەڵابەی سەربەتاڵ لۆری وشت هەبوو ئەو ڕێگان ئێرانی و هی سوپای پازارانوانم هەموو ڕێگە هاتوچووە کرد. سوار ئەوە بین تا هاتێن نزیکی ماوەت، شەو ڕێگەمان نەبوو سال هەم گەڕانەوە بۆ بانە، هەندێکمان چوونە مزگەوت جامیعەی بان، هەندێکمان چوونە شوێنێک هینیان پێوت، شوێنی مانەوەی خەڵک هینی جمهوری ئیسلامی. جا بۆ دووهەم جار هەم گەڕاینەوە، بەڵێ هاتنە سەفرەوزەرن شەو لێ ماینەوە لەناو خێما، دوو جار ئەو شەوە تۆبارەنی ئەو دەوروبەرە کرا نزیکی خێمەکان. هەردوو جارەکەی تر خەڵکی ئێمە تۆزی ئاوا چینە دەرەوە، بەس مامۆستا عەلی بۆ مێژوو ئێڵێن بەڕاستی لە خێمەکە نەهاتە دەرەوە، باکی نەبوو، یعنی گوێی نەهابوو. بەڵێ بەڵێ ئەرە وەڵا ئەمە لە سەفرەوزەر و بەڵێ ئەمجا دوایەوە بەڕێکەوتین بۆ بەیانەکەیت مامۆستا جەنابی مامۆستا ئەوانەوانی کە لەگەڵمانە ئەو نەفەرەنج کە لەگەڵ ئەوا بوون گەڕانەوە بۆ شوێنی خۆیان، ئێمەش بەڕێکەوتین بە پێ بەرەو بۆ ئێوارەکەی بۆ مەغریب گەینە دوێ گوندەکەی دۆڵی جافایەتی پێیان چاڵاوە. لە سەفر کە بەڕێکەوتین بەیانەکەی تقریبا لە سعاتی 11 بەفر لێیان هەتا گەیدە چاڵاوە، شەو لە گەینە چاڵاو لێ هاتین بۆ بەیانەکەیت سەرگەڵ و دوای ئەوە بۆ ڕۆژی دوایی هاتینە قزلەر. جا لە قزلەر تر هەر شوێنە باسکرد من ئەمە خۆم بینیومە، چوم دەستنوێژگەم لای مزگەوتەکە، مناڵی پێوتم ئەوە نەفرتان بۆ بریندار بووە، مامۆستا ڕازی مێسەری بەسەرەوە بوو، وایزانی ئەمە مامۆستا سەری مێزەری سپێسەوە بریندار بووە، من کاکەوە مامۆستایە. هاتینە قزلەر لێەوە بۆ بەیانەکەی هەم بەڕێکەوتینەوە بۆ بەری سلێمانی شوێنەکە ئەو شاخی ئەوبەر، بۆ کە ڕێکەوتین لە قزلەر بۆ بەیانی، بۆ بەیانی ئەم بەیانەکەی تر گەینە زێوێ ڕۆژی دوات. بەڵێ بۆ ڕۆژی دوات بە شەو ڕۆژە گەینە. باش گەشتە زێوێ، کە گەینە زێوێ لێتە لێ مەقەرێکێتی لێ بوو، ئەمەش مامزێنەت تۆستەیە کردبوون کە لە هەر شوێنێک ئێمە شارەزای چونکە ئێمە سەرەتایی بن بەڕاستی هاوکاریمان بکەن، تر کردمانە ئەو بەرەوە بۆ ئێوارەکەی بۆ شەو مەغریب نزیک هاتینە قەرەچەتان دێگە نزیک بینەوە تا مەغریب. مەغریب کاتە پێلێمەگرون نەبوو، ئەو مەجموعەیە نەبوو، لە ئەستی پێمەگرون نەبلا ئەو معسکەرەوە کە ئێستا سژنوشتی لێیە لە پیرەمەگرون. شەو کردمانە ئەو بەرە پێشمەگەیەکێتی چاو ساغمان بوو بەڕاستی. ئێتر دوایەوە ئەو شەوە بۆ بەیانەکەی گەشتنە زەرزی، دەیەکە زەرزی لە چەمی ڕێزان، ئەو نیوەڕۆلی بن ئەمجا بۆ شەوەکەی بەڕێکەوتین بەرەو عەسکەر، شەو هاتین عەسکەر، دەیەکە عەسکەر دێ عەلی عەسکەری پێڵێن، بۆ ڕۆژێکی تر هاتینە گۆبتەپە، جا لە عەسکەر تر خزمەتیان کرد دیانە وەڵام احترامیان لێگرتین بەڕاستی. ئێمە شەرمانە کرد بچینە ماڵان و هەندێک وەکو خەڵکی تر نەمانتوانی زۆر شەرمانە کرد. بۆ ئیتر ئەو ڕۆژە گەینە گۆبتەپە، گۆبتەپە جارێکی سوتا بوو بەڕێک. ئەمجا بۆ ڕۆژێکی تر بەڕێکەوتین بە منتەقەی ئەسکەندەر بەگیوانی پێڵێن، ئەمجا بۆ دەشتی شوان، ئەمجا بۆ لە بانی مەقامەوە تووری تەفسیر بانێنێ لە بانی مەقامەوە پەڕین و بینی چەمچەماڵ و قەرەهەنجین هاتینە قرخ دەیەکە، دوای بە دۆڵی دەبەنی باسەڕی پێڵێن هاتینە دێلێژە. ئەمجا بۆ چەند ڕۆژێک وازانم 8 ڕۆژمان پێچوو ئەوستا گەشتن ئەم شوێنە کەستیایینی ئەم مەقەڕێژە. ئێوە کە گەشتە ئێرە مەفرەزەی سێم کە پێش ئێوە هاتبوو مامۆستا مەلا ئیبراهیم بەڕەحمەت بێ نابووی ڕۆیشتبوون بۆ جەولەکەی مامۆستا ئیبراهیم بەڕاستی یا ڕەبی خۆی گەورە دەی خۆش بێ لەگەڵ ئەو برایانی کە بڵێن کاک سعد قوانە کە لەگەڵ یابوون خەڵکی منتیقەکە بوون و کاک مەهدی سوور و کاک هێمن کۆرەی و کاک حاجی محەممەد و هەموو برایانە ئیتر چوبن ئەم منتیقە گەرمیانە هەموو گەڕابوون، کاک بێوی نەجمەی عەتا و براکەی کاک سامان و زۆر بوون، کاک نەجمەدینی مامۆستا یعنی سبب بیرم نییە هەمیان بڵێم ئەنا قووەتێکی زۆر بوون، چوون ئەو منتیقە گەرمیانە هەموو گەڕابوون بەڕاستی ئەکسەری دێکان. ئێوە نەچوون لەگەڵیان؟ ئێمە هاتین ئەوان لێرە بوون، ئەوان لێرە بوون، ئێمە بۆ بەدلی ئەوان هاتین بەڕاستی، یەکەم جار باسم کرد
ئیتر هاتین دوایی لێرە ماوەی ماوەیەک دوای هجوم هەڵەبجە دەستی پێ کرد تشتەڕی لێرە دەوردە نزیک بووە لە ئێمە هەتا کاتی ئەنفالەکان تر کاتی ئەنفالەکانش دوایی گەڕاینەوە لەکوێوە چوونە قۆپی قەرەداغ چوونە ژاڵەی ئەم لای کرمچنەی پێڵێن ژاڵەیەکە ژاڵ زۆرزانم ئەوە بەڵام بەر لەوەی کەیەوە بگەڕێنەوە شەڕی ئەنفالەکان بەڵێ بەڵێ شەڕی ئەنفال شەڕی ئەنفال کرا و دواتر گەڕانەوە لە مەنتیقەی قەڵات و ئێمە لەسەر چی لەسەر ئەمری جیازوش هەر لە بینمانە هەبوو بێتەل لەسەر ئەمرە مەکتەبی سیاسی و قیادەی بچوونە ئیسلامی ئەو کاتە گەڕاینەوە ئەمەوتمان هەتا دوایش لە شوێنێک خۆجانجاری بیستوتە چواردە نەفەرمانجیا بینوتمان ئێمە ناڕۆین لەگەڵم خەڵکاوێ بکوژرێ من ئەو کاتە هاتمە ئێرە لە بەغا بووم لە بەغا تەلەبە بووم ماڵۆمان بوو سێ چوار مانگ ڕۆشتبوون بۆ ئێران بەس خۆم مابوومەوە دوایی هەرچۆنە بێ گەشت خۆم گانەوە سلێمانی و لە سلێمانیەوە هەفتەیەک لە ناو شارە مامەوە لە ڕێی ڕێخستنەکانی بزوتنەوەی ئیسلامیەوە کە مامۆسامە لە عەلی سەلاجە بەڕەحمەت بێ و کاک مەولود و مامۆسا ڕەفیقی پورزای خۆم هەرسێکمان پێکەوە منیان گەیاندە ئێرە کە هێزی قەراخ لێرە بوو ئێرە مەقڕی هێز بوو کاتێک هاتمەوە ئێرە ئارم کاتانە بوو من لەم شاخەوە داگەڕام لە دیوی کۆرە کاتینەم دیوی لە شاخەوە داگەڕام گەیشتمەوە بە مەقڕی هێز کاک کەمالم بینی لێرە و سێرم کرد هێزی بزوتنەوەی ئیسلامی لێرەیە خۆشحاڵ بووم لەو کاتێکە هاتمێرە پێشتر ئێمە لەگەڵ کاک کەمالە لە ساڵی 86 بێعەتی جیهادمان نابوو بە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بەڵێ پێشەوەی بزوتنی ئیسلامی دروست بێت ئێمە لە ساڵی 85 قسەمان لێ کرد بۆ 86 قسەمان لێ کرد لەگەڵ کاک کەمالە کاک کەمال ئیبراهیم کاک سەعەد قارەمانی دوایی کە من هاتمە ئێرە لە حوتی 3/88 تا گەشتمە ئێرە کە گەشتمە ئێرە مەقڕ پێشمەرگەی لێ بوو ئاوەدان بوو ینی خۆشحاڵیەکی زۆر بوو بۆ من لەو کاتەیە هەرچەنە خوێندن و زانکۆم بەجێهێش بەڵام بۆ من خۆشحاڵی زۆر بوو کە بێمە ناو بزوتنەوەی ئیسلامیەوە حەزی پێشمەرگاتی لە ناخما هەبوو بەڵام لەوە زیاتر خۆشتر ئەوە بوو کە لە ناو ڕێزی بزوتنەوەی ئیسلامیە بێت و کاتێک هاتمێرە تەماشام کرد من کاکەم ئەیزانی کە دەست و دەستڕەنجینیم هەیە لە بواری ڕاگەاندنە پۆستەرەکانی هێزی یا پێم و دانم بە بەرپرسی ڕاگەاندن لە هێزی قەراخ لەو کاتەیە من بووم بە بەرپرسی ڕاگەاندن لێرە بەڵام هەرچۆنێ بێت لێرە ماوەیەکمان بردە سەر هەتا شاڵاوەکانی ئەنفالمان بەسەرا هات و لە بەری ئەو کاتە هەڵەبجەش چیمایی هەڵەبجەش لێدرا لە 16 سێ ئێمە لەو کاتەیە کە لێرە بووین هێرشەکان لەم لاوە هەڵەبجە و لە بەری تانجەرەوە هەتاوەکو دەربەنی بازیان و گەرمیان و دەربەنی خان ئەنفارەکان بەسەر قەراخە هات ئەو کاتێمە کە لێرە بووین ئەو ماوەی کە بردمانە سەر لە ڕاستیا من یەکێک لەو شتانی کە کردم ئەوە بوو نانم بۆ کردن لە مەقڕی هێز خەپلە نانەکان هەویرەکان خەسارە کرد منیش وتم بیان بە من بە خەساری کەم ڕۆژی یەکەم خەسارم نەکرد نەبرژا بەس ڕۆژی دوم برژام ڕۆژی سێم کردم بە نانی هەورامی بۆیان ماوەیەک لێرە نانی هەورامیم بۆ دروستەکردن لە مەقڕی هێز بەبێ ئەوەی هیچیشی لێ بزانم هەر حەزمە کرد ئیشێ بکەم لێرە و هاوکاری چام کرد لە ئاخیرە لە تقریبا دوای ئەوەی کە شەڕەکان لێرە دەستی پێکرد هەموو هێزەکان کە لێرە کشان و هیچ هێزێک نەمابوو لێرە تەنها هێزی بزوتنەوەی ئیسلامی لە مەنتقەیە مابوو لە قوچکە کە لێرە گەڕا ئینسحابمان کرد بە سێوەش بە ئینسحابیان کرد و ئێمە من خۆم لەگەڵ کاک قارەمانی برام و کاک کامیل جافرانی و کاک جافر و کاک حەمەسە عیسازانی بەڕەحمەت بێ ئاخر 6 کەس بووین کە لە مەقڕی هێز دەرچووین لە ئاخر ساتەکانی ئەنفالەکان و چۆڵکردنی مەقڕەکانە ئێمە لە ئەمە سۆڵەیە لە سۆڵەوە دەنگی هاوانەکان ئەگەشتە ئێرە ئێمە کە لە مەقڕی هێز مابووینەوە آخر شت کاک حەمەسەعی من لە یادمە بەڕەحمەت بێ زۆر هەوڵیا کە ئەو سیلاح و چەک و چەکی ستریلامان لابوو سلا بۆ خستنە خواروی کۆپتەر و ئەمانە بوو ویستی ئەوانە ڕزگار کات ئەو چەک و شتە قورسانی کە لامانە ڕزگاری کات هەرچۆنێ بێ یەک دوو هەوڵیا بەڵام هەوڵەکانی سەرکەوتوو نەبوون پاشان دوایی کە ئیتر ئێمە زانیمان ناومێد بوون ئێمە آخر کەسینەتی لە مەقڕەکە دەرەچین من هاتم هەموو ئەو شتانی کە لە ئەسراری ناو مەقڕەکە بوو هەموویم هێنایە دەرەوە جانتای پێشمەرگەکانم شکان هەرچی نامەیەکی شەخصیتیا بوو بێ هەموویم دەرهێنا بۆی ناونشانیان نەگیرێت کە سوکاریان لە ناو شارە ئاشکرانە بن سجلی پێشمەرگەکانم دەرهێنا لەگەڵ کونیان و ناونشان و ئەو کەسانی کە نردوونی هەمویانم دەرهێنا لێرە سووتانم لەم شوێنەی کە بەردەمی مەقڕەکە بوو پاشان کامێرەیەک و
پێنج فلیمی ئەو کاتە کامێرە فلیمی شریتەکان هەبوو 135ەکان ئەوەم هێنا لەگەڵ خۆما دوایی تەجیلێکی بچکۆلەمان لا بوو لەگەڵ 25 شریتە هێنام پاشان جفرە جیازەکەم هێنا جیازەکەم دۆزیەوە لە جانتاکەی کاکەمالا بوو وتم با جفرەکەش نەکەوێتە دەست حکومەت ئەوانم هێنا اینجا کۆڵەپشتێکم هێنا کۆڵەپشتێکی جێ شعبی پڕم کرد لە تفاق خواردنی تیا بوو کتێبی ژیانی پێغەمبەری تیا بوو ژیانی پێغەمبەر عەبدولعەزیز پارەزانی بەڕەحمەت بێ ئەوەم هێنا پاشان پرۆتۆکۆلاتی جوولەکەی تیا بوو لەو کاتە بیرمە جلوبەرجی خۆمی تیا بوو گۆشتی قوتووی تیا بوو لەگەڵ ئەوەشە 50 فیشێکی زیاد جێبێژگە لە تاقمتفانکە 50 فیشێکی زیاد لەگەڵ تاقمێکی کیمیایی لەگەڵ کۆمەڵەشی ترم قسە ناوی ئەوە زۆر بوو اینجا تاقمتفانم بەس قیناعێکی کیمیایم هێنا پاشان کیسەخەوەکەی کاکەمەڵ کە زۆری حەز لێ بوو لە ماڵەوە بە دیاری بۆی هاتبوو ئەوەشم بە ئەوش نەفۆتێ ئەوەشم ڕزگار کرد و لەگەڵ بەتانێکی پڵنگیشە کیسەخەوەکە لەسەرەوە ئەوە بدەستم بەرزە کردەوە ئەم بەست ئەو نشتی بەسەرەوە بوو وەرحاصل لێرەوە ڕۆشتین هەتا گەیشتینە کاکەمال و ئەوانش لە کۆرە شەمەوێلەکەەوە هاتنەوە ئەم دیو ئەوان لێو هاتنەوە کاقارمانش هەر لەم قوچکەوە هاتەوە هاتوونە مەقڕ هێز ئێتر من و کاقارەمان و حەمەد سەعید و ئەوان تەقریباً بوون بە 12 کەس ئەخیر مەفرەزە ئەخیر 12 کەس لێرە ڕۆشتین چەند ساعتێکی کەم ڕۆشتین 1-2 ساعتێک گەیشتینە ئاوایی هەمەی کەرەم کە ئیسا ئاوای شێخ مستەفایە گەیشتنە ئەوێ کۆپتەر لەسەر مەقەڕەکانمان گەیشت و سووتانی بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی بەشی سێمی بەرنامەکەم کە تایبەت بوو بە لایەنی سەربازی بارەگای قوچکەی قەرەداغی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان و بزوتنەوەی ئیسلامی کوردستان و باسکردن لە هاتنی مەفرەزەی یەکەم و دووەم و سێم و چوارەمیش ئەم مەفرەزانە لەوانەیە لە ئەدەبیاتی عسکەریە ڕاستە بە مەفرەزە ناوبراون بەڵام زیاتر لە چەند کەسێک بوون ئەکرێ بڵین 4 هێز هاتووە لێرە سەردانی ئەم بارەگایی کردووە لێرەوە بۆ گەرمیان بۆ قەرەداغ دواتر گەڕادەوە بە منتیقەی سەنگا و کەرکووکدا دواتر بۆ ناوچەی کۆیە و لەوێەوە بۆ قەڵاتووکان و دیسانەوە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان تاوەکو بەشی چوارەمی بەرنامەکەمان کە باسکردنە لە کۆتا وێزگەی ئەم بارەگایەوە ئەم هێزە لەم ناوچەیە بۆ کە بریتی بۆ لەوەی بەر لەوەی شاڵاوی بەناو ئەنفار ڕووبا ئەم هێزانە لەم ناوچانەدا بەرەنگاری هێزەکانی عێراقی بە سەرباز و ئەوەی پێی ئەوترا جاشەکان بەشداریان کردووە بە تایبەتی لە ئیمام قاور و شەمەوێلەکە تاوەکو بەشی چوارەم بەخوای گەورەتان دەست پێرم کاتێکی خۆش بۆ هەموو لای